ئەو دەرسانی کە لێرا لێ وەرەگرین. یەکەم دەرزەوەیە کە هەرچی شتێک خوای پەروەردگار قەدەری بڕیاری قەدەری خۆی لەسەری داوێ شتێکی حتمی و هەرە بێ. خوای گەورەش لەم سوورەتەیە لە قەسەسا لەم چیرۆکەیە ئەمانەمان بۆ باسەکە. ونريد أن نمن على الذين استضعفوا في الأرض ئێمە ویستمان وایە کە ئەم منەت و نیعمەت و ڕێزە لەم مستەضعفانە بگرین کە لەم وڵاتەیە لە میسرە چەوساون ونجعلهم أئمة ونجعلهم الوارثين. أما قراري خواي پەروەردگارە و دەرچوو ئیلا حتمەن دێتە دی بە چەندین ساڵی ژەڕوە بە قۆناغی پێگەیشتنی بە مەراحلەکانی تەکمیلە واتە ئیکمال تیلکە عەشەرەة کاملە. عەشەرە عەدەدەکەیە بەڵام کامل نوقسانی لە قوپۆپ و لە هیچ شتێکیان نی. ئەکمەلت لەکم دینەکم هەمووی مەرحلە بە مەرحلە بۆ تەکمیلە کردوون. ئەمانەش ئەگەنە تەمکین بەڵام بەو قۆناغانەیە پێیان ئەڕۆن. ئیرادەی خوای پەروەردگاریشە ئینا ڕادووه ئیلەیکی وجاعلوه من المرسلين. هیچ گومان لەمەیان نییە کەوا بوو قەراری خوای پەروەردگار بڕیاری خوای پەروەردگار کە دەرچوو حتمیە و حتمەن دێتە دی بەڵام خەڵکی یا پەی پێ نابن سەری لێ دەرناکەن یان سەبریان نییە ئەجینا خۆی مەرحلە بە مەرحلە ئەچێتە پێش. و ئێمە ئەگەر خوای گەورە یارمەتیمان بدات لەم ئاڵقانەی ئەم چیرۆکەی سەیدنا موسا زۆر شتمان لەمانە بۆ ڕوونە بێت. ئەم چیرۆکانش بۆ ئەوە هاتوون کە دەرس بن بۆ ئێمە. ئەجینا یەک لەسەر هەشتی قورئان هەمووی چیرۆکە. ئەم چیرۆکانە خۆت باسی ڕۆستەم و زۆراب نێویژێڕینەوە. ئەمە باسی پێغەمبەرانێکە کە وەحیان بۆ هاتووە چۆن بزاوتیان دروست کردو لە کۆمەڵگەکەیانە ئەنجا بەم بزاوتە گۆڕانکاریەکەیان دروست کردو. ئەمە دەرسە بۆ ئێمە ئاوا لێی وەرگرینەوە. یەکەمین دەرس کە لێوەی فێرە بین ئەوەیە کە خوای پەروەردگار هەر شتێکی بڕیاردا بڕیارەکەی حتمیە و حتما دێتە جێ. اللهم لا رد لفضلك اللهم لا مانع لما أعطيت ولا معطي لما منعت ولا رد لفضلك وهروها. دوهم خاڵکە لێوەی فێرە بین ئەوەیە کە ئەم فیرعەونە تاغوتە و تاواغیتی تر و فەراعینی تریش هەموو هەر یەکە خۆی متەکەبیرانە وازانێ علوو بۆ ئەوە ئەم گەورەیە بۆ ئەوە بەڵام علوو وەکو ئیمامی ذەهەبی ڕەحمەتی خوای لێ بە کتێبێکی هەیە بەناوی العلو للغەفار. علوو هی خوای پەروەردگارە. خوای پەروەردگار کردگارە بەدەسەڵاتە زانایە دانایە ژێنەرە مرێنەرە ئاگەدارە سەرپەرشتیارە ئاگای لە هەموو لەحظەیەکە. ئەم علووە بۆ ئەوە ئەمە صیفەتی خوای پەروەردگارە چۆنە شێ فیرعەونێک بیکا بەیی خۆی بڵێ ما علمت لكم من إله غيري والله هیچ کەسێک هیچ شتێ نابینم بیپەرستن غەیری خۆم کە بیکەن بەخوا وأنا ربكم الأعلى. منیش سەروەر و سیادە هەموو شتێک لە دەسەڵاتی منایە و من خاوەنتان من سەید المطاعی ئێوە. ئەم دەرسە ئەوەشمان فێرەکە کە علوو بۆ خوای پەروەردگار تەسلیمی بین بەڕاستی دڵنیا بین لەوە چۆکمان لەم تاغوتانە نەلەرزێ ئەم قۆناغە بە سەبرەوە ببڕین. ئەم قۆناغەش کۆتایی دێ بەخوا قەسەم بەخوا قەسەم ئەم قۆناغی زەلیلی و استیزعافە کە لە کوردستانە ئەو دوو تاغوتە بەسەر کوردیانە هێناوە لە باشووری کوردستان ئەمەش کۆتایی پێدێ ئەوانیش زەلیل و ڕسوا و بێ قیمە دەکەون نەزبڵدانی تاریخەوە مسلمانان سەر بەرزەکەنەوە بە عیزەت و کەرامەتەوە و شوێنی سوژدەکان بە ناوچەوانیانەوە. خوای پەروەردگار ئەو سەر ئەرزەی هەموو غەرقی تۆفان کرد بۆ کۆمەڵە مسلمانێک لەگەڵ نوحا بوون. چەند کەس هەن ئێستا لەوانەی ژێر دەستکراون و مستەضعفن هاوار بۆ خوای پەروەردگارە بن. خوای گەورەش ئەفەرمێ لەئەنسوڕەنەکە وەلەو بەعدە حین سەرت دەخەم وەلەو دوای ماوەیەکی تریش بێ بەڵام هەمومانی پێتاقیەکات. یەکێکی پێتاقیەکاتەوە ماڵی سامانی داوەتێ ئەبزانم چەندی خێر و زەکات لێ دەرەکەی. یەکێکی کە کردو بە مەسوول هەر لە ناو پۆلیسە لە ناو مخابراتە لە ناو دەستگای تیرۆریستی دژە تیرۆری کافرە بەڵام چەکەرە ئیمانێکی لە دڵا ماوە ئەبزانم تۆی پێتاقیەکات و بزانێت چەند بەزەی دوێشتێکی کە یادێتەوە کە بە ناحەق خراوەتە ژێر ئەشکەنجەوە. ئەم واقعە هەمومانی پێتاقیەکات. ئەوەی قسەی زلە و کەش و فشەکە زۆر لەسەر ئینتەرنێت ئادەی مەیدانەکە دەمەتا بە کۆڵانێک ئاڕۆی ناوێری پۆلیسەکە بینی قاچ دەلەرزێ ئاسایشێکێکێکە بینی ئاسایشەوەی ناسی دەجار سەیری هەوێکە دەکەیت و بزانی پێتە
چۆن ڕزگارە بین ئەگەر ئەم ترسە ئەوەندە متەمەکین بێ لە ناخی توێ. گەورەی بۆ خوای پەروەردگارە، وعدەکانی خوای پەروەردگار حەقن. پاشان یەکێک لە ئەسبابی فەوتانی تاغوتان ئەوەیە باتڵیان لە ناوخۆیان هەڵگرتووە. باتڵ نقطەی زوعفی ئەمانە. ئەم چەند ساڵی کە ئەمانە یاریان بە مقدسات و مقدراتی خەڵک کرد، ئەم دوو تاغوتە کە یاریان بە موچەی خەڵک و بە ڕزقی خەڵک و بە قوتی ئەو خەڵکە کرد و ئەنجا ئەو هەموو نەخۆشەی کە مەجالیاندا بڵاو بێتەوە، ئەو ناعیلاج نەکردنەوە، ئەو هەموو خەستەخانانەی کە خوێن مژنەڵی زەرون دکتۆرەکانی سەیدەلەکانی سلکی سەحی هەمووی هەرێکە لە عاسی خۆی بۆ بە زەرویەک و خوێنی ئەو کەسە ئەمژە کە خوێنی تیانەماوە قوڕ بەسەر. ئەنجا ئەو کەسانی سەرمایەدارن، ئەوانەی تاجرنەوەی شەریکاتی گەورەیان زەبەلاحیان دروست کردووانە کە هەمویان یەک پلە بە پلە دەستی ئەوی ترماجەکەن و هەمووی ڕۆنەوە بۆ لای تاغوتی گەورە. ئەمانە خۆیان ئایدزی فکری و ئایدزی جەستەی خۆیان هەڵگرتووە. بەخوا قەسەم نقاتی زوعفی خۆیان ئەبێتەوە بەسەبەبێ بۆ ڕمانیان، ئەگەر ئێمە هیچ شتێکیش نەکەین. بەڵام خوای پەروەردگار هەرایان ڕووخێنێ، چونکە ئەو فەرعانەتی ئەوانی ئەعلانیان کردووە ممکن نییە خوای پەروەردگار قبوڵی بکە، هەر لایەدا و ڕایەدا. بەڵام خوای گەورە ئەوێ بەدەستی ئێمە ڕایدا، ئێمەی بۆ پێبگەێنێ، ئێمە شیا و شایستە بین بۆی بتوانین حکمی تاغوتان لادەین و وڵاتەکە بکەینەوە بە دارالئیسلام، خەڵک لە نان و ئەمانە بژی. وخوای گەورە ئەوانەژەکا بە ئەسبابی ئینتیقام لێیان و بەسەرکەوتنی مستەزعفانیش. بەزەی بۆ مستەزعفانە نایەتەوە کە خۆیان مستەزعف کردو، بەڵام مستەزعفەکانی تر کە هاوارەکەن کە نازانن ڕێگا چییە، نازانن چۆن قوتاریان ببێت. خاڵێکی تر لەوەی کە فێرە بین ئەڵێن ئەوەیە کە ئەبێ گۆڕانکاریەکە ڕوو بدا هەرچەند ناڕەحەتیش بێنێتە سەرمان. وعسى أن تكرهوا شيئا وهو خير لكم كتب عليكم القتال وهو كره لكم. خەڵک هەموو کەسی پێی ناخۆشە بچێتە شەڕ، خاصە شەڕ لەم زمانەیە زمانی کۆن نییە شمشێرەکەت بەدەستەوەی شمشێری پێ، شمشێرەکەی قورسترە وەڵام قەڵغانت پێ، تیرەگە نێرە تیرەکەت بۆ هاو تیرەکەت چاو لێە، ئێستا سەلەیەکی بیکەیسی تێگرێ فیشەکانیش نابینی، بە ساڕوخێک لێ دەدا، بە تیارە دێ، فڕۆکەی بێ فڕۆکەوانە، ساڕوخێکت بۆ نێرت خوارەوە. بە هەر چیەک بێ ئێستا شێوەی مردنەکە زۆرترە، بەڵام ئەوە نییە کە تۆ مردنمان پێ ناخۆشە جیهادەکە تەعتیل ببێ. هەریەکە لە عاسی خۆی کەوتۆتە ئیجتیهادکردن دینەکەی خوای گەورەی واز لێهێناوە، ئەنجا مامەییکردن بۆ ئەو ماستاوچێتی لە کاتێک هاتوو دینی خوای پەروەردگارت هەڵگرتووە، یەکەم شعار تۆی پێ مسڵمان بوویت و ئەیگەێنی لا ئیلاهە ئیلا اللهە، نەفی ئالیهە و ئەنداد و تەواغیت و ئەربابەکەی کەەوە ئینشاءڵڵا لە دەرسی ترا دێمە سەری. ئالیهە ئەنداد تەواغیت ئەرباب، ئەم چوارەت نەفی کردو. ئادەی بزانم چێتانەمانی نەفی کردو، لە واقعا نەفیت کردووە. چۆن بگەڕێنەوە بۆ ئیسلام ئەگەر ئەم شتانە ناناسین و نازانین و ناشزانین چۆن پابند بینەوە بە دینەکە. پێویستیمان بە بزاوتێکی گۆڕانکاری هەیە، بزاوتی گۆڕانکاریەکەی سەیدنا موسا ئاوا دەستی پێ کردو، ولتعلم أن وعد الله حق. ئەم حرەکەتە بەم شێوە دروست دەبێت لە سەیدنا موسا یان لە سەیدنا محەممەدەوە عەلەیهی سڵات وسەلام، هەروەها لەو پێغەمبەرە نازارانەی ترەوە کە هاتووە. دەرسێکی تر لەوەی کە فێرە بین سەیریکەن، خوای پەروەردگار سەیدنا موسا پەروەرداکە لە ناو ماڵی فرعەونە. ئاسیەی کچی مزاحیم کە یەکەم جار سەیری مناڵەکە ئەکاوە، ئەلقەیت عەلەیکە مەحەبەتەن منی، یەکسەر پێی معجبە بێەوەی کە ئەبەی خۆی قرة عين لي ولك لا تقتلوه عسى أن ينفعنا أو نتخذه ولدا. أم سيدنا موسى قورا أبي وحي بودي أم آسي كشي مزاحمة ببشوان كوتوي إيمان دارا يو تماشای قدری خواتان کردووە چۆن ئەم ئافرەتە چاکەشی هەڵگرتو هەتا و زەمانەی ئەم گەورا بێ وەحی بۆ دێ دوای 40 ساڵی دوای ئەم ئیمانی پێدێن. ئەنجا پەروەردەبوونی سەیدنا موسا لە ناو جەرگەی دوژمنە، ئەم دوژمنە خۆی حراسەتی لێگرێ. فەڕەدەدناه إلى أمه، هێنامانەوە بۆ ماڵەوە بۆ لای دایکی خۆی، بەڵام فرعون پارە ئەدا، حەقی شیردانەکەی ئەدەنێ. مناڵە لەژێر ئەمانی فرعونایە، کەس ناوێت دەستیان بۆ ببە. ئەم ئەمانە لەکوێ؟ ئەو ترسە یەکەم لەکوێ کە نێزانی لە ترسان نێزانی چی لێ بکە. فإذا خفت عليه فألقيه في اليم. ئەم ترسەی چۆن بۆ گۆڕین بەم ئەمانە؟ بە گۆڕانێکی کفلەیەکون بە دەردی کوور دەڵێ.
واتكن فيكون كرت بيلك فليكون يعني أوەندە سريعة يقر جولەیەکی بەسیط بەناو ئاوەکەی سندوقێک مناڵێک ئەڕوا و لەو سەرۆ دێتەوە دوای ئەم قەرارە گەورانە دەرەچێت کە لە ماڵی فرعەونا گەوران چەند مسلمان هەیە کە لە ماڵی ئەم فرعەونانەی پارتی وێچێتی و مخابرات و دژە تیرۆر و ئاسایش و دەستگای پاراستن و دەستگای زانیاریە گەورە چەند کەسی مسلمان و ئیماندار هەیە لە ناویانە هەیە و زۆریش هەیە وا نەزانن ئێمە دائیمە دژی دەستگاکەین دژی ڕاپەڕێنەرەکانی کە ئەهلی کوفرن بەلامان بەڵام لە هەمان کاتە کەسانی ئەوان لە عەشرەتیان لە خزم و کەسوکاریان کەسانی ئیماندار و حافظ قورئانیان تایە مسلمانی باشیان تایە ئەمانەش هەمووی دەوری خۆیان ڕۆژێ لە ڕۆژان بە قەدەری خوای پەروەردگار ئەبینەوە لەسەر خستنەکەی ئیسلام خاڵێکی تر سەیرەکەین حکمی تاغوتان چییە حکمی تاغوتان دووشتی تایە هەردووچیان ئیجرامن یەکەم بێتاوانە گیرێ دووەم تاوان باران ئازادن یعنی بە تەواوی یشەکە عەکس بووەتەوە ئەوەی ئێمە ئەمانێنان و ئەمان بۆ ئەم خەڵکە دەستە بەر بکەین بەم ئیمانە بەم دینە بەم داوەیە ئەوەیە کە هەر کەسێ جورمی کرد سزاکەی خۆی بەسەرا تەطبیق بکەین دزی کردو دەستی بڕین چوار دەست ببڕایە لە کوردستان کاک ئاشتی هەورامی نەیەتوانێ هەموو پیترۆلە بدزێ ئەوانەی دەوروبەریشی کاڵێ وەڵام ملیۆنێکم لە وەرگرت و 2 ملیۆنم لە وەرگرت و وەڵاڵی پارەی وردەی وەرگرتو بۆ گوڵە بە ڕۆژە بۆ کونجی و مەسکە خوا خەجاڵەتت کا لە دنیای پێشەوەی قیامەتە بەسەرابێ وەڵا لەم ملیۆنێکم وەرگرت و لەو 2 ملیۆن و ئێ باش ئەمەی لە 2 ملیۆنی لێ وەرگرت و بێ زەحمەت خوا پێیسیمان بە 2 ملیۆنە جەناب دەگەر لوتف بفەرمو بەڵێ قوربان فەرمووە 3 ملیۆن ئەی بە چەند ملیاری هەبێ کە ئاوا بەخشێ ئەم تاغوتانە قوتی خەڵکەکەیان چۆن گرتووە لە لای خۆیان حکمی تاغوت ئەمەیە بێ لە مێشکتانە بچەسپێ مسلمانی پاک و سەرڕاست و ئیماندار و پارسەنگ ئەخرێتە زیندان خەڵکی پڕ ئیجرام و درندە و پیاوکوژ و خراپەکار و داوێن پیس و سحرباز و جاش و کۆنە ئەنفال و واتە ئەوانەی کە بوون بە سەبەبی ئەنفالکردن ئەم هەموو جاش و عەمیلە هەمووی ملی بەرز کردوەوە خۆی کردەوە بە پیاو ماقوڵ بووە بە ئەندام پەرلەمان بۆ لە وەزارەتە ئیشەکە اینجا بۆ بە ڕاوێژکاری مەسعود بەرزانی و ڕاوێژکاری جەلال تاڵەبانی ماشەڵڵا بە 40,000 بەعسیەوە هاتوۆتەوە مۆفەق سامەڕایی بووە بە مستەشاری جەلال تاڵەبانی 40,000 تریش لە زیندانان لەبەر خاتریەوەی کە نایەنەوە احتیلال حکمیان کە ئەمە حکمی تاغوتە نابێ لێمان بگۆڕێ نابێ وابزانین ئەو واقعە بە پێناسەیەکی غەیری صیفەتی خۆی وەصفکەینەوە ئەمە وەصفی صیفەتی خۆیانە ئێمە هێناومان بۆیە ئەمانەوە بیگۆڕین ئەو حرەکەتە گۆڕانکاریە بە وەحی خوایە ئەبێ لەبەرەوە یەقینمان لەسەر ئەمە هەبێ مادام تاغوتان حکمەکەن حکمیان ئەوەیە کە خەڵکانێکی بەری ئەگرن و خەڵکانێکی پڕ ئیجرام و جنایەتکاریش ئازادن و هەری ڕۆژەی شتێگەکەن خاڵێکی تر دەرسە کە لێی وەرەگرین ئەوەیە کە ئین الله بالغ ئەمری خوای پەروەردگار هەر ئەگاتە ئەو فەرمانەی کە دیاری کردو هیچ شتێک لە ڕێگایە ناوەسێ بەڵام ئەسبابی بۆ دیاریەکە ئەو ئەسبابانن کە وردە وەردە ئەگەیەنەتە فرعون خۆ خوای پەروەردگاری ئەیتوانی فرعون لە ناو ببە خوای گەورە باسی مردنەکە فەرمێ فەئیذا جاء أجلهم لا يستأخرون ساعة ولا يستقدمون هی بەشەر هەر وەختێک گەر ئەجەلیان هات یەک لەحظە پێش ناکە یەک لەحظە دوان ناکە ئەجەل محەدەدە خوای گەورە خۆی توانی فرعون بکوژێ بەڵام خوای گەورە تەقدیری کردو کە ئەمە فرعونە حرەکەتێکە بێ دروست ببێ ڕایدە لایدە خۆی و جوندی و هامان و تاغوتانی ترکە لە خزمەتیان لە دەستگا و دایرەکانی و ئەبێ ئەم موئمینانە پێکەوە کۆمەڵکارانە ئیشکەن بۆ قدرتێکی باش پیا بکەن مقابلی ئەو واقعە قدرتێکی بەرابەر بتوانن زۆران بازیان لەگەڵ بکەن و لایەندەن و ڕایەندە ئەمەش دیسان خوای پەروەردگاری توانی کە فرعون بفەوتێنێ بەڵام فەوتانەکەی هەڵگر بۆ ئەو زەمانەی کە خستێ ناو دەریاکە و لە بەرچاوی خەڵکی خنکە لیتەکوونە ئایە بۆی ببێ بە نیشانەیەکیش خەڵکی لە بەرچاویان بێ و دەرسی لێ وەربگرن خاڵێکی تر لەوەی کە دەرسی لێ وەرەگرین ئەوەیە کە پیاوچاکان وەختێک کە هەن پیاو خراپان پێش ئەوان هەبوون یعنی تۆ ئەبێ ئەم دائیرەی سراعەت هەست پێ کردبێ
سەیریکەن فەیلسوفانی سەردەم هەرێکە بە نەوعێک ئەم ململانەیە لێگەدات و هەموو ئەزانن ژیان ململانەیە، بەڵام مارکسەڵێ ململانەی چینایەتیە بە سەبەبی اقتصاد. لەبەر بورجوازەکان پارەی پرۆلیتاریەکانیان خواردو، پرۆلیتاریا پێویستە شۆڕشێکی گەورە بکە و حیزبی پرۆلیتاری دروستکە پارە و ئیمکانیت لە بورجوازەکان بسەنێتەوە. لەو بینەشە ڕەجعیەکان کۆنەپەرستەکان لە خزمەتی بورجوازەکان هابن، هەردووکیان سەفێکن لە سراعی پرۆلیتاریا و بورجوازی بەردەوام. ئەوانەی داروینیزمین باوەڕیان بە داروین هەیە و بە نەزەرەکەی داروین هەیە، نەزەرەکەی داروین خۆی نەزەرێکی بایۆلۆجی بوو، ئەڵێ لە دارستانێکە ئەوانەی کە بە قووەتن ئەمێننەوە، بەڵام دوایی هاتە سەر داروینیزمێکی کۆمەڵایەتی، وەکو ئەو 63 کەسەی دەوروبەری جۆرج بۆش کە بڕیاریاندا عێراق پێویستە داگیر بکرێت. دلیلیشان نەبوو کە دلیلیان هەبوو کە هیچ پەیوەندێک نییە لە نێوانی قاعیدە و سەدام حوسێن و ڕژێمەکەیە، بەڵام کردیانە هەنجەتێک بۆی بێنەوە وڵاتە داگیرکەن. لەبەرەوەی بڕوایان بە داروینیزمی کۆمەڵایەتی هەیە. ئێستاش لە ئەوروپاش وایەڵێ ئەو چینانە، ئەو تاکو و کۆیانەی کە چاکنین لە کۆمەڵگەکە و خزمەتەکرێن پێویستە پێشێل بکرێن. بۆیە نازیەکان باوەڕیان وایە کە ئەو کەسانەی معاوقە نەبێ بکوژرێن، چونکە لەسەر ئەبن بە مشەخۆر لەسەر کۆمەڵگەکە. یعنی بزانە دید و تەسەوراتی ئەوانە چۆن. یەکێکی کاڵێ وەکو فرۆید ئەڵێ نا، ململانەی جنسە، جنسێک لە ناخا کب بووە سەر هەڵەدا بە شێوەیەک لە شێوەکانی ترە بێ بە ململانێ. یەکی وەکو سپنسەر و دۆرکایم یان یەکێکی وەکو سارتەر، ئەوانە شەرێکە نەزەری خۆی هەیە کە ململانەی قیەمە، ململانەی خێزانە، ڕێساکانی خێزانە، یا سارتەر ئەڵێ ململانەی قیەمی کۆمەڵایەتیە، دابوونەریتی کۆمەڵایەتی، ئەڵێ تۆ لەو سەرجادەی بڕۆ دوو لە ڕێ پەرژینێک قێن لە بڕۆ میسکە پیسایی بکە. ئەڵێن ئاخرای عیب نیە، ئەڵێ نا، ئەو کەلیمەی عیبەیە لە بابوو واپیرانتانەوە هاتووە، تۆ عورفی ئەوان بۆ هەڵەگری، تۆ بە تەنیا بۆ خۆت بڕۆ، چیت لە دەست دێت چی یەکەی بڕۆ بیکە، تەحملیشی بکە، عواقبەکەشی تەحمل بکە. یعنی ژیان عەبەثیە وەکو ئەڵێ. هەروە چۆن هات بی دەرەبەرێ بە دەردی هەولێرە بی دەبەرێ. ئەم ململانەیانەی کە هەن، ئەم سڕعانەی کە هەن، ئەبێ ئەوە بزانین کە وجودی کافران، وجودی بێدینان پێش وجودی ئەهلی ئیسلامەکەیە، هەتا قیامەتیش هاوا ڕۆنەمێنن. وكذلك جعلنا لكل نبي عدوا من المجرمين. هەر ئابە و شێوەیە ئێمە بۆ هەر پێغەمبەرێک دژمنێکی مجرممان داناوە بووی. ئێمە دژمنە مجرمەش چێ دایناوە؟ هەرخوای گەورە دایناوە، چونکە هەردووکیان پێویستە زۆران بازی بکەن و بەرامبەر بە یەکتر بوەستنەوە. خوای گەورە وەختێک کە ئادەمی دروستکرد ئیبلیس هەبوو کە ئیبراهیمی کرد بە پێغەمبەر عەلی نەبینا عەلەیهی سەڵات وەسەلام، نەمرود هەبوو کە سەیدنا موسا لەدایک بوو، فیرعون هەبوو کە سەیدنا محەممەد بوو بە پێغەمبەر، ئەبوو جەهل هەبوو عەلەیهی سەڵات وەسەلام. کە تۆ وجودی ئیماندارەتیت هەبوو هاتیتە پێش و ئەهلی کوفر هەبوون. لەبەرەوە ململانەیە ژیانەکە خۆی ململانەیە. یەکەم جار قابیل بۆچی هابیلی کوشتووە؟ سەرزەمین هەریەشتێکە و نە کوردستان و نە کوردایەتی و نە عوروبە و نە هیچ شتێک نییە و نە چینایەتیە و نە سڕاعاتی ترە و نە لەسەر زمانە و نە لەسەر بەرژەوەندیە و نە لەسەر داگیرکردنی وڵاتان و هیچ نی. دوو کەسن لەو سەرزەمینە و قابیل و هابیل و یەکیانێکی تریانی کوشت بۆ هەر بە حەسادەتی نەفسی خۆی. نایە ئەو وجودێکی ئاوای هەبێ. کەسێکەی ڕقی لە تۆیە، بە بەلاژ ڕقی لە تۆیە. خۆ زۆرینەی زۆری ئەوە لە جاهیلیە کە ڕقیان لە ئێمە ئیسلامی هەر بە بەلاژ ڕقیان لێمانە و هیچمان بەرامبەریان نەکردووە. بەس ئەو ناخی بۆ گەنە چڵکن و پیس و چەپەڵە، ناتوانێت تەحملی پاچەکەی تۆ بکە. بۆیە بە ئەهلی بە سەیدنا لووطیان ئەوت ئەخرجوهم من قەریەتیکم ئینەهم ئوناس یەتەطەهەرون، دەریان کەن لەم دەیەکاکەمانە هەر پاکژیانەوێ، پاکژی قیەم، پاکژی دایان پاکی، دەست پاکی، دەم پاکی. ئەم ململانەیە بەردەوامە، نابێ وا بزانی ململانە نابێ. وەکو کابرای ئیخوانی ئەڵێ، ئیمام بەنا ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ عەدەم تەجریح الهەیئاتی وەشەخصیات. کەس تەجریح مەکە، نە کەس یعنی لە کەداریان مەکە، یا قسەی زبریان پێ مەڵێ، جا ئێستا وا ئاڵێن مۆدێلەکەی مێ بە قسەی زبر نابێ، قسەی زبر. وسيدنا موسى فرعون فرمي وإني لأظنك يا فرعون مثبورا، يعني ناقص العقل هالكا، وهذا نهار زور به عقلي فرعون. هو سيدنا إبراهيم التوركي هل قرتوه الرابطة كانش كان بتاقي تنياشا الرفتاري وشتان في قبولنا به. طبعا تبيتان قبولنا به ودير حمي ماملي ودانشي وبانقوا زكت كيبا وين باخي حريده
بەرحاڵ یەکێکی تر لەم دەرسانەی کە وەرێگرین ئەوەیە کە سەرکەوتن بۆ مسلمانانە بۆ ئەوانەی کە باوەڕیان بەم دین و عەقائیدە هێناوە لێی دڵنیابن کە وعدی خوای پەروەردگار حەقە، بەس ئەبێت تەعاملی لەگەڵا بکەی. ڕاست خۆت بۆ دینەکە ساخکەیتەوە، نیەتت بۆ خوای گەورە پاککەرەوە و جوامێرانش تاو دەرە ئەم دینە هەڵاکەی هەڵگرە و جوامێرانش بەرگری لێ بکە، بشزانە کە ئەجەل نە پێشەکەوێ نە دوعاکەوێ. ئەژنا سەیدنا موسا ئەبوایە بکوژرێ، ئەبوایە بخنچێ لە ئاوەکەیە، ئەبوایە سندوقەکە باشە مناڵێکی بچوو کۆرپەلێک کەوتو لە سندوقێکە تاگاتە ئەو شوێنە پێویستی بە ئاوە، پێویستی بە خۆراکە. ئەنجا ئەمانی لەکوێ بوو؟ خوای پەروەردگار هەموو شتێکی تەقدیر کردەوەی داتی. ئەنجا خوای پەروەردگار کە ئەفەرمێ ئەکثەرهم لا یعلمون، یعنی ڕێساکانی وجود و کارژێڕی گەردوون نازانن چۆن. ئەوە بەس ئەو کەسانای زانن کە ئیماندارن. خوای پەروەردگار بمان خاتە ڕیزی ئەو ئیماندارانەی کە ئەم ڕێسایانە فێربوون و ئەیزانن، بمان خاتە ڕیزی ئەو جوامێرانەی کە ئاڵای تەوحیدەکە هەڵەگرن و بوێرانە بەرگری لێەکەن، بمان خاتە ڕیزی ئەو کەسانەی کە نیەتیان بۆ خوای پەروەردگار پاک کردوێتەوە بۆ خوا لێبڕاون و بۆ ئەم بانگەوازە لێبڕاون و پەیامەکەیان هەڵگرتووە و پێوەی پابەندن، شریعەتی خۆیان هەڵگرتووە و ئەیانەوێ بیگەێنە سەر حکم هەتاکو و کوردستاناکەنەوە بە دارالئیسلام. خوای گەورە بمان کە بە ئەداتی قەدەری خۆی بە سەرخستنی دینەکەی. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.